هذه وين موزعتها؟ هاي رجعت شبان خلاصي لا يجيك البوز. يلا تعال. ئەمڕۆ وەکو هێزەکانی بەرگری شارستانی پارێزگای هەولێر بە خۆشحالیەوە دوای تەواوبوونی کەرەنتینەی سەر شارۆچکەی سێبیران ئەمڕۆ بە هەموو هێزەکانی بەرگری شارستانی ناو شار و دەرەوەی شار هاتوون بۆ ئەوەی ئەم کۆمەلگا و ئەو خەڵکە خۆشەویستەی خۆمان لەم شارۆچکەیە دەژی هەمویان بۆ بە مادەی دژە ڤایرۆس پاک بکەینەوە وەکو ئەوەی خۆتان ئێستا دەبینن هەموو هێزەکانمان لێرەنە جەنابی بەڕێز بەڕێوەبەر جەنابی بەڕێز بەڕێوەبەری ناهێژ لێرە ئامادەیە ئەمڕۆ تاکو هەموو کۆمەلگاکە پاک نەکەینەوە بە تەواوی ئەم کۆمەلگا جێ ناهێڵین هەمووی بە مادەی دژە ڤایرۆس هایبۆ کلۆریت سۆدیۆم کە بە خۆشحالیەوە لەلایەن کۆمپانیای تیدی و کارگەی زەریفەوە بۆ بێ بەرامبەر وەکو خۆبەخش دابینی کرد ئێمەش ئەمڕۆ تەختیەی تەواوی هەموو کۆمەلگاکە دەکەین و پاشان گەرەنتینەکەی سەر شارۆچکەکە کۆتایی پێدێت ئەمڕۆ لەسەر فەرمانی بەڕێز بەڕێوەبەری بەرگری شارستانی لەسەر ڕاستپاردەی جەنابی پارێزگار ئەنجام دەدرێت بەڵام ئەمە بە بواتایە نییە کە کەرەنتینەکە تەواو بوو ئیدی قەدەغی هاتوو چۆ نامێنێ نەخێر ئەم شارۆچکێش وەکو هەموو پارێزگا و شارۆچکەکانی تر لە چوارچێوەی ئەو 48 کاتژمێرەیە کە بە بەردەوامی دەمێنێتەوە بۆ قەدەغی هاتوو چۆن چەند کارمەندن بە چەند ئۆتۆمۆبیل ئێمە زیاتر ئەمڕۆ لە 20 ئۆتۆمۆبیلی بەرگری شارستانی هاتوین بە گەورە و بچووکەوە هەموو تیمەکانی ناو شار و دەرەوەی شارین دەستخۆشی لە برادرانی بەرگری شارستانی دەکەین بەخێراتنی بەڕێز کاگیادگار دەکەین ئەزیێتیان چێشە مای خۆشحالیە ئەو 15 ڕۆژەی کەرەنتین بە سەرکەوتوی کۆتایی هاتوو هیچ حاڵەتێکی پۆزەتیڤ نەبوو لە دوایین پشکنینی دوونێکە ڕوویدا نزیکەی 100 فەحز بوو هیچیان پۆزەتیڤ نەبوو دەستخۆشی لە هەموو دام و دەستگا پەیوەنددارەکان دەکەین لە پزیشک و تەندروستی و ناوخۆ و لە هێزەکانی گومرگ کە سنوورەکان پاراست و کەرەنتینەکان پاراست دەستخۆشیان لێ دەکەین ئەزیێتیان چێشە هەروە دەستخۆشی لە خەڵکی خۆراگری سێبیرانش دەکەین تحملی ئەو دوو هەفتەیان کرد و توانیان بەرگەی ئەو ناخۆشیە بگرن کە لە ناو کەرەنتین بوون هەروە بە ناویوانش دەستخۆشی لە حکوومەت و لە هەموو لایەنەی دەکەین بەخێر بێن و دەستخۆشی لە ڕاگەان دەکەین نەخێر هیچ گومان لێکراوەی نیە ئێستا دەتوانین برێن لە گەڕەکانی کەش خاوێنترە چکەوان نزیکەی 3 هەفتەیەکە هامووشان لەگەڵ کەس نییە ئەوەش ئیسپاتەکەوانە نەخۆش نینە و پۆزەتیڤ نینە بەخێر بێن دەستخۆشتان لێ دەکەن هێزی گومرگ بوو ئەزیێتێکی زۆریان چێشا و دەستخۆشیان لێ دەکەین کە سەرڕای کارەکانی خۆیان و لە ڕۆژێکی زەحمەت توانیان شەو ڕۆژ لێرە بمینێنەوە ئەمە دەستخۆشیان لێ دەکەین و تەقدیری ماندبوونیان دەکەین هەر ئەو هێزە بەشێکی دەمێنێتەوە لە درێژەی مەنەعتە جەولەکەی کە قەدەغەی هاتووی هەر ئەوان دەیپارێزن تا بە یەک جارێکی لە هەموو کوردستان ئەو مەنەعتە جەولە کۆتایی دێ دەستان خۆش بخێر.